بەداخەوە ئێستا ئێمە جگە لە قەیرانی دارایی قەیرانی ڕەوشت و شەرم و حەیاشمان هەیە. شەرم و حەیا و ڕەوشت بەخوای گەورە لە پێش موچە و پارەوەیە کە شەرم و حەیا و ڕەوشت نەما موچە و پارەمان بۆ چییە؟ قەیران هەیە بەڵام قەیرانەکە 100% نییە، چونکە هەندێک ئینسان پارەی دەست ئەکەوێ. ڕەوشت و ئەخلاقیش قەیرانە، ئەوە نییە نەمابێ، کەمە، کەم بۆتەوە. هەروەکو چۆن کە سابەت و موچە کەم بۆتەوە، ڕەوشت و ئەخلاق و شەرم و حەیاش لەناو کۆمەلگای ئێمەدا لاواز بووە. ئەمە گومانبردنی خراپ نییە. ئێستا یەک بە یەک بەڕێستان چەندێکتان ئامادەن مۆبایلەکە بخەنە بەردەستی ئێمە بەبێ ڕەمز سەیریکەین، چونکە خەڵکێکی زۆر هەیە بەخوای گەورە مۆبایلەکەی بە کەڵکی ئەوە نایە سەیری بکەی، کۆمەڵەشتی تیا شەرم دەکا خێزانەکەیشی ببینێت. کەواتە گرنگە ئینسان پارە و پولی هەبێت، بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە ڕەوشت و ئەخلاقی هەبێت. فەقیر ئەو کەسە نییە، هەژار ئەو کەسە نییە کە ماڵ و سەروەتی نییە، هەژاری ڕاستەقینە ئەو کەسەیە کە ڕەوشت و ئەخلاق لەدەست بدات. دوو لە ڕێی بەڕێستان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ الحەیاء من الإيمان والإيمان في الجنة. شەرم و حەیا لە ئیمانەوەیە، ئەوەشی ئەهلی ئیمان بێ لە بەهەشتایە. جا بۆی ئەمڕۆ ئێمە پێویستمان بەوەیە کچەکانمان، خوشکەکانمان، خێزانەکانمان، کوڕەکانمان، براکانمان، خۆمان پێویستمان بەوەیە ڕەوشت و ئەخلاقمان بەرزکەینەوە، شەرم و حەیامان بەرزکەینەوە، پێش هەموو شتێ شەرم لەخوا بکەین، پاشان شەرم لە ئەوە بکەین کە تاوان و گوناه بکەین و سەرپێچی فەرمانی خوا پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم. پیرەمێ دەڵێ بە عیلمی فەلەک دکتۆرا بێنی ڕەوشتت نەبوو فلسێک ناهێنی، ئاخر شەهادەی بەرزتە بێ. کە ئینسان ڕەوشت و ئەخلاقی نەبوو فلسێک نایێنێت، توورێ قوڕاوی نایێنێت. دوو لە ڕێی بەڕێستان بۆیە ڕەوشت و ئەخلاق زۆر گرنگە. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ شوێن کەوتوانیان ڕەوشت و ئەخلاقیان بەرز بوو، ئێمەش دەبێ پشتیوان بەخوا شوێنی ئەوان بکەوین. بۆیە با گرنگی بدەین بە ڕەوشت و ئەخلاقی خۆمان، بە شەرم و حەیامان، با بەو شێوەیە نێڵین کچەکانمان، خێزانەکانمان، ئەوەی کە دەسەڵاتمان بەسەریدا هەیە، با نەهێڵین لە بازاڕەکانە بە شێوەیەک بسوڕێنەوە کە بەڕاستی کارەسات. لە ساڵەکانی 2000ەکان و 2005 و 6 و 7 ئەوەی کە لە چەمچەماڵە لە شارەکەی خۆماندا و لە هەندێک شارە کارەسات بوو، نە ئەبوایە ببوایە، ئەمڕۆ مۆدیلە. ئەو ئافرەتانی کە لە شوێنەکانی ترۆ دەهاتن بۆ ئێرەدایان خوێنە، ئەگەر جلێکی ناشەریان لەبەرا وایە خەڵکی بە قێزەون تەماشای دەکردن، بەڵام ئێستا کچەکانی خۆیان وای لێ هاتووە، ئەوە کارەسات. ئێستا خوشکەکانی خۆیان وای لێ هاتووە، ژنەکانی خۆیان وای لێ هاتووە، ماوەی چەند ساڵێکی کەم گۆڕا. بۆیە ئەگەر ئینسان هەرچەندێ شەهادەی بەرز بێ، هەرچەندێ عیلم و زانیاری زۆر بێ، هەرچەندێ پارە و پولی زۆر بێ، کە ڕەوشت و ئەخلاقی لە دەستدا خۆی و ماڵ و منداڵی قیمەتی نییە، بەخوا فرسێک نایەنێت.